بله كباسي حيران دكري دشتي ولير ما مستودياد أحمد وريا أحمد كليرة دانشتوا خلك الشاري كويا جهلنا بم رزقار خوشناو لهولير وهروها بداغو كسركي زور جرانا وبلم كربم سيد أحمد لهولير أو أنا صولون لدى أبو حيران زور بلقال هنرمندان أو أنا كما زور هن من تنيا ناوي كشاكو خوش وشيرين دلي كان فقير الشهر أو توزي ليوة شكولاترا رانز بدوي جنزم كا دوي جنزي كما لو تفهم جنشترا ليوة تماشا رانز رزقار أما مستوريا رزقار سيد أحمد ورانز بسيد أحمد ورانز بد وكو جود لو وكان أنا شي فيكم فيكم بوزوب تو هسه سبار بحيران بدي ما مصر رزقار والله راستي بيتنا من زور تاملي وردكت بس نمد زاني وندا زحمته يعني حيران قوتنا كي اوي كسي جيلي دبي زور دلي بيخوش دبيتن وكسي جيلي دبي زور زوق لي دكاتن بس قوتنا كي زحمتره لو كسيكا اوي ودك يعني تصوكس هزبوي ناكات يعني حيران تن زحمته يعني يك زور شيء وحيران هي او شيء كاستاو هنرمندان قلت يعني هر او شيء بدشتي هوليري هانيه يعني لا شوين هي يعني اگر لجملك او زي نري او زكي تو ادانكي حيرانك هم تقدسيتن عندك زي يعني بدايتي حيرانيه حتى برزایەکەی دەڵێ دوای لە جێیەکی لە جوملەی دەبی بێخوارێ هێدیێری بێخوار لێ بێخوارێ و دوایی تەسلیمی میلۆدەکەی بکەوە ئەوەی تۆنی چی خۆی مەتەلەن گوتمان حەیران لەسەر سۆڵ لەسەر سۆڵ هێدی دەبی بچیەوە سەر سۆڵی نەشەی سۆڵت بداتەوە ئەوجا ینی تەجروبەم کرد ینی بەڕاستی حەیران گوتن شەشی زەحمەتە زۆریش خۆشە گوێرە ڕابگری تو استامادگی تا بیلی بو بشیتر که حیرانک مبوب. من ناتوم یستابری. أنا والله هیچ آمدنی ما. بلام هم تو هم مسترزگار هم مستوریا تنیا مستا دکتور جلیل اسید رید که لا بشکایت که هنجا جا سبا و راست و حجاز شبلام هر سکتن تو مستوریا مسترزگار لین که بشی اینجا زوری هشتا و پنج هتن و پنج نسات لبیات هدا گوتری. دوباره دکه کلا بیات هدا گوتری أنا. من لسر رأي خوم يعني صدق نوت بينز نوتو هشتت زوري حيران لسر بياته يعني أو تامي نادت إن أجر لسر بيات نبيتن. ما مصور يتو. والله بشان وقت خوام نقول. هل قلت البيان بشي زوري بياتها؟ هذا شذا. المهم مصعب زيد فرمتك ونرمند حسن سيساوي كجاجة حجازيتنا وجاجر لوكو حيران تكال دكا كلاوك زور دشيل بو حجاز يعني حجاز وبيات تكال دكا او تامد دبلم اوج دليت بشي زوري منشقي هوليرا عرض بيت زور بيلا بيات دا قطري حيران ببي هم دواي او دواينا ما مصارزقار قناعت بيبكاك زيادة الشارع بيكتك ببي طبيعتي ودنگ و قرقي قراني بيجا قدري ببي ناو تشو منطقة وجغرافيا نا قدري حينا ببي قرقة لا برزة ودس بيك لا نسمة ودس بيك أو شانا فرم بياتا وتا خويتو دبي دائما خوب برأي من أجل حيران بيجا كان بجميرين خضر حيران حسن حيران عثمان حيران بابي عرب عثمان ومنيت حيران بدأان حيران بيش بتابتي واني كدنجا ما أمام رسول قردي خو عافيك زوري ديكش كحيران يعني قلت قيناك مثلا دبيني يك لو أنا تعمل شيء مقام شيء دي كيف يدا بس أتو دبي زوربي ورقري يعني نسبتي ورقري زوربيان لسربياتي يعني قلت ولكوني شو ديار هرواين جري بس استاكاك زيادة قرب في بري بحجاج بدله بس باشد بدله دتواني وش تبكي بس أو حيرانة نخير لا دانا لا حيران تو مثلا سلاوتشي عبدالي يعني مطرانو بيني بيقوري بيكي مثلا وكو السفري سليماني بيقول او مطرانو يا يعني اشتكوا او هاي تشد شو كان يعني زوربي اوي كجمال اللي بوها تا اورو هالبياتا بيت كثر
شێوەی تایبەتی هەیە لەو وەکو مامەسەرانجبەر گوتی ئەگەر بێت و دەستپێکردنی زۆر مهمە یا حەیران سەرکەوتنەکەی دوایە تەسلیمکردنەکەی یعنی خۆشترین لەزەتی ئەوەی کە گوێی لە ڕاگرتیە ئەو کاتەیە کە تەسلیمی دەکاتەوە دەستیان و زۆر بە گوڕی و بە تام و بەبێ پسانەوە بە یەک نەفەس درێژ نەفەسێکی درێژ تەسلیمی دەستیان دەکاتەوە خەڵکەکە لەزەتەکە لەوە دەبین زیاتر ینی دەناسەقەت دەبی گوتنەکە هەلەوەیە لەگەڵتانم هەتەملان تێدەم هەتەملان گیان کەی کە لە دەشت گوترانە لە بەروی ئەوانە کە حیرانیان گوترانە بەڕێگاوە گویت پەنجێگا کە دەشت بووە نەفەسیان درێژ بووە لە بۆ کەلیمات زۆرکردن هەندێک حیران من تەماشام کردوان لە ناوچەی خۆشناوەتییان مەسەرەن دیانوانە کورتترن لە بەروی ئەوان جیان برنتر و هەرواز و شتی وایە حیرانەکان کورتکورتە گونجاندیتە لەگە تەبیعەتەکەی مەسەر لەگەڵ نەفەسیان چونکە ئەوە خۆی فەرز دەکە مەسەت و گۆرانیدرێ بە جۆغرافیا ئەوانە زۆر کەسەری کە جۆرەفە تەعین کنەندە نییە دەنگ و گۆرانی بێژ باشی کە دەڵێت باشە بەرام لەوێ وا دروست مەسەن ئەوانەی کە لە دەشتی هەولێر گوتیان دایمەن حیرانەکانشان دوور و درێژترا مەسەن بە کەیفە خۆیان گەمەی بە کەلیماتەکان دەکەن تا لە چیان دێ ئەنا نەفەسیان درێژە لە ئیشەکە بەپێ تەبیەتی گۆرانی بێژ و قورگ و دەنگێتی نەبەت جۆرافیا لەوە کەسێک لە هەولێر بچی لە مابادش هەر ئەوەی بڵێ هەرەوە بڵێ بەپێ تەبیعەت نییە بەپێی دەنگ و قورگ و شێوەی کاریانەک جۆغرافیا و دەنگ لە جۆگرافیا لەدایی و تەسیری هەیە کاک بەرزە بەڵێ تەسیری جۆغرافیا هەیە لەسەر گوتن مەسەلا هەر لە بۆ نمونە ئەو بەستانەی کە لە خواری و عێراقەیە وەکو ئەو بەستانە نییە کە لە کوردستان حیران فقط دەڵێم هەمویان بەو قەناتە گەشتمە مسەحمەد زەید دەڵێ شێوەی گوتن و دەنگی گۆرانی بێژ دیار دەکەن نەک جۆغرافیا گۆران بێژەکە لەو جۆگرافیە مەسەلا تاثیر جۆغرافیا لەسەر گۆران بێژ بەڵام جۆغرافیا یەکەم نای گۆران بێژ یەکەم دێ قورگ و دەنگ و شێوەی گوتنی ئێستا من مەسەلەن جێ بدەمێ لە بەرۆی ئەم متابعە دەکەم دەتوانم کوم بوو ئەوها برم مەسەلا بەس خۆ لە ئەوەلەوە من هانیم ئەو لە ئەوەلەوە واگوتی جۆغرافیا تاثیر جۆغرافیا نەسەر من جێم لێ دەبی تاثیر تو لەسەر جۆغ کاک تەنیا بۆچی تەنیا ئەدریس شاری هەولێر تو لە شاری هەولێر دەدایک بوو گۆرانی لە هەولێرش دەتگوت یان لە دەرە وەڵات دەتگوت کێ گوێ لێ بوو کە پێت خۆش بوو حەیران بڵێت دەنگی زۆر تەسیر والله زۆر حەسەن حەیران هەسە حەیران لە بەیات گوتوێتی مامۆستا نەجبار کۆمسەوریە بەیات گوتوێتی توش دەبەیات دەڵێ زۆر بەی طبعا تەسلیمەکانێکت بە حەجاستو نەکرد ڕۆبع تۆنەکانی ئەو کەی باش نییە نازانم بۆچی منیە ئەو ژیارە شمشارەکەی خۆی ئەوها دروست کرد هە لەسەر شمشارەکەی گوزاگەر کاک زیاد لەبیرت بی ینی شمشالەکە مەسەن برێ لەسەر ڕێیە ئەو لەسەر سۆل دەرێ هەستی مۆسیقای کەس حەقی لە کەس شمشارەکە لەسەر سۆل ئەو لەسەر ڕێ دەرێ ینی ئەوە زەحمەتە گەر یەک جێ مۆسیقای بیان ناتوانێت شتە بکە دەنگەکە مستەیتر بووە دەنگەکەی دوسێ تۆن فەرقیان هەیە مەسەن تۆنەکانی فەرقی دوکا لەسەر ڕێ کە مەقامی حەیران لێ درا دەبێت لەسەر ڕێ بگوترێ دەنگ گوتێتی کاکە مۆسیقا تو بە شوێنم دارە هەرچی دەڵێن بەڵێن بخۆ سەربەستە بە شوێنیشی داناڕواتن موسیقا لە کەندێکی و کەزاگەی لە کەس نییە باشە تەنیا تۆ ئێستا چی دەڵێ بوومان دوو پارچە حەیرانم فەرموو فەرموو موسیقا پێشەکی چییە؟ سێ چوار موسیقا تا پێشکەشکردی یانی تۆ بۆ هین مامۆستا نەجبەر ئەوانێکی پێشکەشکرا بەشی زۆران چی بوون؟ یەکیان مامۆستای نەمر شەوکە ڕەشید بوو بەڵێ یەکیانی مامۆستا ڕەجبەر بوو دوو پارچەشان ئیمم بوو پێشەکیەکانی لێکە دێ بۆ سۆڵ بەڵێ سپاس ئەو ئەی چیە ئێستا ئەوە ئێستا بێ پێشەکیە بە پێشەکیە دیرە گەچین بۆ سۆڵ بەڵێ گیان فەرموو گیان تەنیا ئەدریس
برادرین دنگوان زین خوتان بدن حیران درم دی قزری خو من برانبری گردی پیر داودی لمن بمرد تیجم حیران درم برادرین دنگوان زین خوتان بدن بتساوان برون بخدای درم دی قزری خو من برانبری گردی پیر داودی لمن بمرد تیجم دنگوان زین خوتان بدن سر و پرچم نظر حیران امری ناین ریزه بر ریزه بگشنیجم اگر لبخاطری بجنه چه برندو زنده ببازندو چاوی کاری نبیتم بخدای پری هولیری چیزم هروا بيته وحيران درم قراتي بير هولير برانبري قردي بير داودي قازو برنج آسمانا سوني كاولة دربندي او ربي كوربي توراتي غريبيانا وسارك سرت سنسارانا من كتيمة بندي دنگو ورنجوا بچلبو من بدل واقعك مكي زماني بروش بمقري قيد الحياة بشو برم بدل بخاطر دوتساوي ساتانا دستك بوفا تمردم او ساتانا دستك بوفا تمردم
بخدور خست نواد تو بیواد کردم بخدور خست نواد تو بیواد کردم دمو دم دم دمو دم دم دمو دم دم وا دمو دم دم دمو دم دم دمو دم دم وا دم وا برو حول البشار دقار موا دم وا برو حول البشار دقار موا ناستراي ترسكاي الشوام اي جوان دري ناستراي ترسكاي الشوام اي ارامو سبوريدي دايما ضبي خوام اي ارامو سبوريدي دايما ضبي خوام دمو دم دم دمو دم دم دمو دم دم وا دمو دم دم دمو دم دم دمو دم دم وا دموا برو حول البشار دقاري موا دموا برو حول البشار دقاري موا برؤي ترواز بنا وبالا يدم بنا واد برؤي ترواز بنا وبالا يدم بنا واد دوستي بي وفا بقدر يا ناس الهواد دوستي بي وفا بينا يا دم ناس الهواد دمو دم دم دمو دم دم دمو دم دم وا دمو دم دم دمو دم دم دمو دم دم وا دمو برو حول البشار دقاري موا دمو برو حول البشار دقاري موا تري ناستراي ترسكاي الشوام اي جوان تري ناستراي ترسكاي الشوام اي ارامو سبوريدي دايما ضبي خوام اي ارامو سبوريدي دايما ضبي خوام دمو دم دم دمو دم دم دمو دم دم وا دمو دم دم دمو دم دم اي ردر دمو وا بشار دقاري بشار دقاري موا دموا برو بشار دقاري بخير بينوا زياد تخوتا ما دك بو حيرانك زور بخاطري كاك زياد دوستان من دكم قراني دهاتو پیشش دكم با خزمكانم لإيران و هرچه پارچه كردستان دواي بله او دوایی که کردو دوای ساعت 11 من لباش تلفنات دبم تلفن بفنو پیوندی ایوه و دوستان هنرمند برقرار دکم زوزو سپاس تریفه حسن لا لون شوپینگ لا سوئد زوزو سپاس بو فاکسی ایوه محمد قادری گرانی داتو پشکش دکم با بنمالای قادری و بنمالای حسین و ولی زاده و آرم علی پور و محمد علی پور لا سوئد کالستاد ایتر بله محمد قادری زينب محمدي سباس بو فاكسي ايوا بس فافصا مجيدي يا حسيني وشلا يا حسيني لولاتي نويشاري ولس متران نازم چچی گرانی ناز دکیشم چاوکال پیشکش با همو لایک بزوز سپاس بو فاکسی ایوا از بیت با وانا بمینن هناك زیاد توشي دل استا کام حیران تکسی خوتا بس من اون تکست منی خو من اگر هم بخوام بنظم باید سک زیاد تو چون تکست دادنی یعنی اوانی تو وکو فولکلوره كلاسيكا فورمكاي نوروكاكا يعني فرق قوي كتودا داني دقا كلاسيك شي بزام هريك شتا بس يمن انت بياو شو مزان كزياد نيدي زيوا انا عندك كلمه برام بتوها يا بلام دوستالج برام بتوها بلام توشتكا او ندل كلاسيك ميوزيك دلي موزعك تازه بلام
تێکس و شتەکەی دەزانانی خۆتە شاهدم سەران دەردێت دەستێژی باڵایە دەستێکی باڵایە چی لە دزینە لە دەستکردنە لە قالبکی زۆر جواندا دەنێت یعنی خۆەتی تۆ شاهدی مۆسەوەرە شادە منش وجدانە شاد تۆ شادی دەشاد ئەوانەی کە زیادە لەی خۆەتی ئای خۆم ئافرین جاز لە کێ و حەیران لە کێ ئافرین زیاد ئەو پردە مابینی کلاسیک فولکلور و ئەو شتە تازای کە تۆ دەخێنی کە زۆر زەحمەت و لە حەیران دوورە فەرقەکە چییە ئەوەی کە تۆ پێ هەست بکەیت ئەوەی ئێستا حەیران سکێلەشی نۆرمالە و چی باسم کرد هەمووی تۆنی لە چارێگە تۆنیش هەر ئەو ئادانەی ئاخیریە بەس ئەوی بدی هەمووی لە کرۆماتیکە هەمووی نیوتۆنن بەشی زۆری من تێکس دەڵێم ئەوەی کە پیا چۆم بزانێ هیچ زیادە هین بگوڕ ئەم زانی باسی جاس و پیا چۆم بزانێ یەکێک دەخێن تۆ نازانم بەزم پێم وانە کەسی ئەوەی گوتبی کەسی گوتە بەڵام حەیران بێژنی کچیاتیوە حەیرانێ نازانم زستانێ نازانم دێهاتی ئەو شتەنەی تۆ هی ئەوە بەڵام تۆ بۆ خۆت خەرچی گوندانمە خەرشی بەحرکەوە منتیقانەمە دێرێ بەڵام تۆ خوێندنت لە هەولێر لەدایک بووم تۆ بەشی ئەدەب بتخوێن لە چیت خوێن تۆ بەڵێ لە تا سناعەم خوێندای چمە کولی ئادابی یەک دو ساڵان لێ کوردی بخوێن بەشی ئەدەب بتخوێن زمانی کوردی وەنەتوانە یعنی کۆن و تازە تێکەل کردە ئەو شتەدا ئافرین زیاد کە هەمیشە لە پەیداکردنی شتی تازەی سپاس گوێمان لێبێت زیاد ئەسعد نەرمەند هۆش دەبێت ئێستا بخیمەوە گەمەک زەحمەتە هی خۆتە تۆ ئەگەر لە ڕۆژ بخوێنە عیب نییە لەبەر هی خۆتە پێشەکەیەکی نیەتی دیرێکە چین بۆ مامۆستاڕاج بەس کاک بەرز هەندێکم جارەکانی دی گوتی ئێستا ئەوانە ژوانێ برێم خێنەی خۆتە خەینە دوێنێنەوە هەر ئەوەی دەزانم دەستی گەرم دەکەن چی ئەوەی شارەکە گوندەکە وەیە هەمووی وێران بم هەمووی ئەزانی چییە هەمووی بەدبەختی کوڕە بەدەست کچە هەمووی ئەوە لەبەرە کوردایان ئەوە هەمووی کوڕە بەدەست کچە کچە جارجار دەڵێ نەزمانی کوڕە گیان فەرمو دەرێن بابە حەیرانەکەی من گەلە عاجز و غەمبارە دەوجا دەرێن بابە دەردەچی لە درمدایە بەس تاقە دکتۆرێ دنیاە ناکرێتن چارە دەوجا دەرێن بابە دیسان چەتی و حەیران خەبەری دەناردن دەی گۆبرنە کوڕە لاو چێگەرە عیبە سەبارەت بەبێ مەیلێویە ڕۆژێ هەتا هێوارێ لەگەر جاهێرێ گوندی جێمە و پەنا دیوار و ئەو پەنا دیوارە گەلە دژوارە حەیرانەکی تەڕ و تازایە هەموو ڕۆژێ بەوێ گەرمایە ڕاوەستایە ماروێران لە بەر دەرچی دەروایە وازە دەوجا دەرێن بابە نازانی
زانی بچندر دار بره بکزی سر ملام بخاره گردنان یا بمم کوری وجه هناری تازه دوزه درم بابا نازانم متولو هند ظالمی قدزار چینت گولا و لسر ورنی و شب دورم ماتم کسد زاران گردنت گردنت آزام پشیمانی باورم پێ دکرد چر بۆم نەمزانی بۆ دڵت دامێ بۆ پشیمانی باورم پێ دکرد چر بۆم نەمزانی بەسەم جارە ئاشتم کراوە بەسەم جارە یادم کراوە بەسەم جارە ئاشتم کراوە بەسەم جارە یادم کراوە ئاشتم کراوە بێتاوانم چاوەڕوانم یادم کراوە بەسەم جارە لێم ببوورە ئاشتم کراوە بەسەم جارە ئاشتم کراوە بەسەم جارە ئاشتم کراوە بەسەم جارە لێم ببوورە ئاشتم کراوە ئاختێتاوانم چاوەڕوانم یادم کراوە بەسەم جارە لێم ببوورە ئاشتم کراوە بەسەم جارە ئاشتم کراوە بەسەم جارە ئاشتم کراوە
قدرت بێزانم ئاخ بەسەم جارە ئاشتم کەراوایە بەسەم جارە یادم کەراوە ئاخ بەسەم جارە ئاشتم کەراوایە بەسەم جارە یادم کەراوە زۆر سپاس ئەسحات دۆستان من مژۆلی فاکسەکە یەکجار زۆر هاتووە من ئەگەر کاتما بۆ دۆستان خۆیان ئامادەکان ئەو شەو زۆر غافڵگیرم کردوون بەتەبەت مامۆستاوریە هەر دوای دوو دەقە زوو گورانی دەست پێکەن نەک زەحمەتە لە زیندووە بزان تەبەقەکی چییە سۆڵە نازانم دووە ڕێ میە فایەوەن هەندێک زەحمەتە داوای لێبوردن لێ دەکەم گۆرەی داهاتووی دڵشاد خۆتان ئامادەکەن مامۆستا نایە لە ماوشە نەفەس بکێشن خۆشەویستان عزیزان دوای دیسکەی 12 دقیقەتر گوێمان لە تەلەفۆنەکانی وازی خۆشەویست دەبێ شەرە بە چەند فاکس بکەم بەخێراتنی هەموو میوانەکان دەکەم بەتایبەتی کاک دڵشاد باوکی کریف دۆستان هونەرمەند هیوادارین هەر لە خۆشیدا بێت حیرانەکەی داهاتوو پێشکەش دەکەین بە هەموو خزم و کەس و کارمان لە شاری هەولێر و ئەو خزمانەی لە ئەوروپا دەشتەجێن کاک بەرزان بەڵێ ئەگە نەخوێنیەوەش کاتە لێ دەکەین لە لای هاوکار لۆقمان ئەڵمانیا شاری ئێسن زۆر سپاس بەڵێ نعمانە لۆقمان نعمان بەڵێ سپاس لێش بەلێش دەچێت سپاس دەشادیان یارمەتی من داگەنە شکاتەکە لەوانەیە بەگرتن بدەن سلااو ڕێز تایبەتیم هەیە بۆ ئامۆزای خۆشەویستم دڵشاد پیدابوو دەنگە خۆشەکەی و میوانە خۆشەویستەکان پێشکەش دەکەم بەس باوکی پشتگیر بە هەردوو کچەکانم دراخشان پەیمان و تەنیا بۆ هاوسەری و دراخشان شوان لە سولەیمانی ئەم حەیرانە پێشکەش دەکەم بە براو خوشەکانم بە مارە مامەکانم مارە دەڵێ نەک ماڵە مارە مامەکانم پێشکەش دەکەم بە براو خوشەکانم بە مارە مامەکانم بە مارە خارەکانم بە ئامۆزاکانم ڕەسەڵکەکانم لە هەولێر پێشکەش دەکەم بە کوڕی خۆشەویستم هەوار بە ڕۆژگار ئامۆزا خۆشەویستەکانم باوسەرم تارە و کچەکان لارە بۆ کەژاڵ هاوسەری دڵشاد کوڕی خۆشەویستی کریڤە پێشکەش دەکەم بە کوڕی خۆم عەبدوڕەزاق نەبەز و پشتگیر بۆ خاڵم واحد بۆ کامران لە وەڵامدا پێشکەش دەکەم بە هەموو خزم و کەسەکانم لە دەرەوەی وڵات و ناوخۆی وڵات زۆر سپاس بۆ فاکسی وازی خۆشەویست ئەمین جاف تەلفۆن بە تەلفۆن هەیە پێم وایە بەڵێ من تەلفۆنێکەیە با گوێ لێ بگرم بەڵێ دوای دێنە سەفەر ئەلۆ شەوت شاد فەرموو گیان لە چێ تەلفۆنەکەی ئەلۆ بەڵێ فەرموو گیان دەنگت دەبیستین فەرموو دەنگت من کەم دێت لە ستودیۆ بەڵام دەنگت دەبیستین گیان فەرموو گیان ئەلۆ بەڵێ فەرموو گوێمان لە دەنگت فەرموو گیان بەڵێ پێم وایە گوێیان لە دەنگی من یەگە تەلفۆنی بەدووە پێم وایە دوو تەلفۆن ئەلۆ شەوت شاد فەرموو سلام علیکم کاک بەرزەنگیان پێشەکی زۆر پیرۆزبایی پرۆگرامەکە دەکەم بە خێراتنی ئەو هونەرمەندانە ئەەکەم هەر لە مامۆستاوریەوە مامۆستا ڕزگارەوە هەموویانەوە مامۆستا ڕەنجبەر بەڵێ عەفومکە ئەو گۆرانی بێژانە ئەگەرچی خۆیان تۆزێ گلەی شەکن کە حەیران بێژ نین بەڵام بە باوەڕی من جوان ئەیڵێن بە پێی بارودۆخ و ئەو ژیانی کە ئەمڕۆ لێ ئەژین کاک بەرزەنگیان وەکو من خۆم خەڵکی شاری سەقزم نزیکەی 7 ساڵ شاگردی مامۆستا ڕەشیدی فەینژاد بووم اینجا گۆرانی و مۆسیقا و ئەو شتانیش وەکو ئەزانم حەیران وەکو بیستومە دوو شێوەی سەرەکی و تایبەتی هەیە دیوان و چییە ئەوەی کە لە دیوان و دیوەخان ئایڵەن دەنگێکی نزمتر و ساڵتێکی تۆزێ تەبەقەی خواردترە ئەوەی کە چیاییە تۆزێ تەبەقەی بەرزترە و بە دەنگێکی بەرزتر ئێڵەن بەڵام حەیران دوو شوێنی دەستپێکردنەکەی و
ئەخیرەکەی زۆر تام و لەزەتی پێدا ئەو گۆرانی بێژە بە لەرانی دەنگی و بە زیادکردنی وتنەکەی و حاڵەتی قورجی بەڵام مهمی حەیران تەنها لە سەر بڵین تێکستەکەیە کە ئەو گۆرانی بێژە تا چەندێ ئەتوانێ بلای ئێمە لە کوردەواریان وازانم خۆبێژی پێڵن یعنی شتێکە کە لە دەرونی ئینسان و کەلیماتێکە کە لە دەرونی ئینسانەوە دێتە دەرەوە لە بابەتی ئێسێ عەشق و دڵداریەوە ئەوە نییە کە بڵێن وەکو شاعرە بینووسێ و نووسرا بێتەوە لە کتێبابێ منی گۆرانی بێژ بڵێن زەوق و توانایی و هەستم هەبێ ئەتوانم مەسەلەن ئەمڕۆ گەر تۆ بگری وەکو ڕەسوڵی نادری لای ئێمە لە کوردستانی لای ئێمە ئەو حەیرانەڵێ زۆر جوان بەڵام بەداخەوە زۆر باسی ناکرێت کە ئەو حەیران بێژێکی زۆر جوان ئەمە دووسێ هینکراوە باسی ئەگەر جەزە فەرمو ئەو شەو تەنیایی هەولێرە ئەوەنە دیار لە 4 بەشە بەحس کرەوە حەیرانیانی چی لە ئەدەبی بێگانەیە چییە معناکای چییە دەبەشکردن من زۆر سپاس دەکەم وەختمان زۆر کەمە سپاس بۆەوە گەداریانە وەختی خۆی بەحس کراوە سپاس دەکەم وەختمان کەمە زۆر سپاس ئەوەنە زۆر بەجێ ئەوە ڕایەکە لەگەڵ ئەندەکەم مەستانژ ئەو ڕایان هەیە بەڵام دروستەکە شتێکی ترە زۆر مەمنون دووبارە بە خێراتنی و هونەرمەنداناکەم زۆر سپاسدانەکەم سپاسەکەی زۆر سپاس لەگەڵ مامۆستا ئەحمەد زەید دەفەرمێت کە لە لیریکی ئەدەبی بێگانە و شتێکە لە هەستەوە دەقوڵێت فیل بیداها دەگوترێ باسی دڵداریە باسی مێژ و شەڕ و نازام شتی ئەوانە تەنیا دڵداریەوە ئەوەی کە مامۆستا ئەحمەد زەید دەفەرمێت ئەوەیە پەخشانە هۆزانە پەخشانە شێعرە زۆرتر لە شەعری کەمترە سێ بەندە ئەوەنە زۆر لە بەرنامەکەیت کە گوتراوە ئەو شەو تەنیا دەڵێن تەلفۆنێکی ترە ئەگەر ئیجازە فەرموون شتی ترە پێشگە لە ئەو تەلفۆنە هەندێک ڕابواستن ئەلۆ مەرحەبا سەرچاو شەوتان باش شەو باش لەکوێ تەلفۆنەکەی ئەمانە لە هۆڵەندای لە هۆڵەند ئەزانی زۆربەی پیا و حەیران دەڵێ کوڕ دەڵێت هەم بە تێکست هەم بە تەلفۆن هەم بە موسیقاژان زۆر کەمە تۆ شتێک سەبارەت بە حەیران دەزانی بڵێ یا بەحس بکە یان نە فەرمووجان پێشەچی زۆر بە خێراتنی ئەو میوانە بەڕێزانە دەکەم ئەلۆ بەڵێ فەرموو دەنگت لە لای ئێمە هەندێک لە ستودیۆ کەمەگە دۆستانی بەتایبەت سامان پەڵانی کە بە خۆش خەڵکی شاری هەولێرە حەیرانی خۆش دەوێت حەیران توانێت بڵێ هەندێک دەنگت بەرز کرد باشترە بێ پێشەچی زۆر بە خێراتنی ئەو میوانە بەڕێزانە دەکەم بە تایبەتی کاکزیات کە ئامۆزای خۆمانە گردیە بەڵێ گردیە و داواکارێک شمەیە گە زەحمت نەبی کاکزیات حەیرانەکەمان لەبۆ بڵێ کە ئەو حەیرانی کە بەسەر کاکلاغی هەدەڵێ زەحمت نەبی ئەسپێرین بە زیاد زۆر بە تێکستەکانی خۆیەتی نازانم ئەوەی کلاسیکەکە لە بەرەیان نەبەرحەڵا ئەسپێرین وەڵای منیش سوپاسی دەکەم البەتە سەلام هەیە لێرەوە لە بۆی ڕاست دەکە بەزەوە ئەوەی کاکلاغی تێکستەکە ئەمن نەمنووسیەوە باسی ئەو شتانەیە کە من بەخۆم نووسیتم بەس دەتوام ئەوەی تر برێمەوەی باسی گردی بەحەرکە شتێک ئەرێ وەڵای شەڕ خۆشە شەڕەکە لە دەرەوە بکەن زۆر سپاس خوشکەم زۆر سپاس شەوت لەگەڵ هیوادارین ئەو خوشکەنەی کە تێلفۆنەکەم بێتەک حەیرانش بڵێن شەرە بە چەند فاکس بکەن چێ بۆ یەکێکە بوو لە هەولێر چی مەنیچ حەیران هەندێک حەیران بەژنی گوت هەندێک شتی بەژن پێمە تەنیا و بەوەی دیکە هەرچی دەڵێ پیا و لە زاری ژێن دەڵێ پیاوی فەقیر هەم دەبێت دەردی خۆ بکێشی هەم دەردی ژن بکێشێ لە زاری ئەوان شەو حەیران بەس کاک بەرزان زۆر ژن گوتیتیان طبعا وەختی خۆی لە هەولێر یعنی پاژەوەی گەڕان و سوڕان کردی بە شتانەدا زۆر بە تایبەتی ژنی دزەیاتی ئاغا ژنوانە بووە لەگەڵ لە ماڵی خۆی حەیران بە وەستایانەش گوتوێتی بەزۆ خۆ دەزانی ینی نەخێر نەبیسترا بەڵام هەبووە ینی ژن گوتوێتی بەس نەما ینی نانیش تۆمار بکرێن لەبەر هەندێک نەریت و شتی کۆمەڵایەتی خۆمان پاشکەوتوی ئەوانە تەوان کەمتر بەڵێ لە دەرە وڵات ئەوانەیە و
و کیژە جوانە شۆخانە چەند جوان دەبێ باڵا بەرزێک لە بەرگی کوردی لە بەرکە حەیران بڵێ الله لە دەر وڵات خۆی پیا و کەس لە کەس ناترسێ پۆلیسێ و قانون و سوسیال کە گۆرانی دەرینەکان حەیرانش با بڵێن ئەو ترس و لەرزەنیە بەرنامە گۆرانی داهاتوو پێشکەش دەکەم بە کاک ئەحمەد و سەردار و ستار و ئاوات و بەهۆزان لە ئەڵمانیا شاری کۆڵن ئەوە ئەمین جافتە لێ زۆر سپاس بۆ فاکسیاوەزی خۆشەویست من شارێکی کورد دەکەم کاک دەشێت و خۆت ئامادەکە بۆ حەیرانەک بۆ بەرنامەی شاناشینی خۆشەویست لە ڕێگای بەرنامە پەیام ڕدەگەێنم بەو شەڕی دوایە کە لە مەبەینی پارتی کرێکانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە هیوادارم خۆشی و ئاشتی هەبێت ئێمەش هەر لەگەڵ ئێوەی عەزیز و خۆشەویست دەنگە دەحقات بارزەکەینەوە کە خۆشەویستە هەبێت هەمویان خوشکبرای ئێمەن ڕاشید قەیتەران و نەجمەدین قادر ئۆروبرو و شارەکە لە سوئێد حەیرانی داهاتوو پێشکەش دەکەم بە هەموو کوردێکی وڵات پارێز دەکەین بەتایبەت بە گوندی دۆڵە بەکرا لە ناوچەی دزەی لە دەشتی هەولێر و گوندی حاجی خۆش لە دەشتی شارێرانی مەهاباد لە ڕۆژهەڵات و باشووری کوردستان خۆ دزایەتی مەلبەندی حەیرانە بە پێی فەرمەشتەکانی مامۆستا عومەر دزەی بەخێراتنی هەموو میوانەکان دەکەین بەتایبەت هونەرمەند زیاد ئەسعەد و دڵشاد و تەنیا ئەدریس گۆرانی داهاتوو پێشکەش دەکەم بە ماڵی حاجی عەلی تاووس لە ڕانیە و پێشکەشەکەم بە ماڵی وەستا سەدیق خەیات لە کۆیێ لە کۆتاییە هەر سەرکەوتوم بەڵێ ئەمە کێ گوتوێتی مامۆستا بەڵێ لەلایەن حاجی عەلی بەڵێ ڕەمکی حاجی عەلی تاووس لە نەروێ سپاس بۆ فەکسیاوەز خۆشەویست حەیرانی داهاتوو پێشکەش دەکەم بە هەمزە و خێزان و منەڵەکانی و هەروە بە خۆم و هاوسەرم و منەڵەکانم گەزیزە و عەزیزە و مەنیژە و ماردین عوسمان لە شاری یوتیوبی لە سوێد پێشکەشەکەی بە خۆت تەلفۆن بەڕاو بوەستە بووە فەکس هاتووە لە مێژە هاتووە چەند سەعات بە کاک سەریاسکۆیی و لە شارێکی ئەڵمانیا و هەموو هەولێرەکانی ئەمین جافلیسان وای مامۆستا ببوو سەرباز بوو بەخوا ئەوەندە گلێمێ دەکەن لە هەر سەرجادا و شەقامشە لە ئەوروپا دەڵێن کاکات تو فاکسەکە ناخنەوەی دەخینەوە بە هەڵە دەخینەوە بەخوا ڕاست دەڵێن حەیرانی داهاتوو پێشکەش دەکەم بە کاک بەکردزایی و زەیتون خان لە هۆڵەندا لە شاری ڕۆزەندال جوان نازانم کوڕەیە کچە سپاسانەکەی هەردوو ناو هەر هەیە ئەوانە بامێنە بۆ بەشی دوای بن کاک دەشاد خۆت ئامادەکە تو بێجگە لە حەیران شتی دیکەشت هەیە کە ئامادە بکەی وەکو کاسەی گۆرانی فولکلۆری یاشتی بە تەمای سێدەیەکم ئەگەر سەرکەوتوبی هیوادارین لە چەند مانجی داهاتوو سەری ساڵ ئەوە حەیران شتێدا هەیە سەری ساڵ لەوانەیە بکەوتە پاش سەری ساڵی لەوانەیە حەیران شتێدایە حەیران شتێدا بگومان حەیران تێدایە بەستەی تێدایە گۆرانی نوێی تێدایە ئێستا پێم خۆشە باسی ئەو بەستەی لە پاژەوە حەیرانێ دێ ئەوە هەر فۆلکلۆرە بەستەشی کرمانجیە بە ناوی گۆزەلێ سەر کۆپلەکەی فۆلکلۆری هیچ هەڵبەستەکە بەڵام شعرەکەی هەڵبەستەکەی برادەرەشی خۆشەویستمە کە ناوی نیشان بامەڕ نییە هیوادارم مامبووری لە هەندێک هەڵە و شتی واگەر لە کاتی خوێنی گۆرانێکە بیکەن کرمانجەکە لە کرمانجەکە من لێرە کەناکەسەکەم سپاس دەکەم ئەگەر بزانم گوزە لای ئێمەشە جا فەرمو کاک دەشاد فەرمو گۆزەلەکە بەوەی دەچێت حەجازێ بەڵام حەیرانەکە هەردووشی باید هەردووشی باید تێدا دوو دەستگا لە یەک جیاوازبی زۆر کەمی نابی لە دەبێ هەموو وەک یەک بگونجێ ئەگەر لاو مەقام لە بێت ئەگەر حەجاز بێ نایەڵم دەبێ هەمووی بێت بێوشە جا فەرمو کاک دەشاد
شبکان دیسان دەرێ بابە لە دەراوێ شەبکان سۆر دەچی مۆری مەرجان لەگەر هەرامە سەدەفان ئەوان خۆزی بە خۆزی دارانە مند و ماچم قرد باە لە حەمامی حاجی قادری لە چرقاندرمەی قەراتێ ئەوان لە سەرێ دوکانێ بە قاران وەجی هەموودانی سمەینان پەڕی خەزێمێ شەردەکا لەگەر گورنجێشە دەنیا و ئایا و هیزاران فدرێ خۆ هەموودانێ واران دەچمەوە سەرێ باغ و باخچان گەلک شیرن لە مندێ بۆنێ دوکانان جاو جا بەندێ لە گەرکینێرەیەم دەنگۆ وەرنجەینێ خۆب دەنا خەزێم شۆڕێ هەولێریان جێبە گوارێ برباسان گەلک شیرن دەبەستن پشتێنەیەم دەوزەدی ساوەرن زەینێ خۆب دەنەوە سەر بە تاسێ خۆشناوان چی ژۆرێ خەیلانیان مجێمودان ێواران گەلک شیرن بەڕێ خۆ دەکەنەوە لە گەرووی ئای بێرێ
گوزل گولال گوبندی چابرش قم بلندی گوزل گولال گوبندی چابرش قم بلندی تحش علي منينا عشقة جاوال مردي تحش علي منينا عشقة جاوال مردي گوزل گوزلیلی مالم گوزلیلی گوزل گوزلیلی مالم گوزلیلی گوزل گوزلیلی شیریا من گوزلیلی گوزل گوزلیلی شیریا من گوزلیلی باشی مسخره دوستانی گورانی بیش حیران بیش 2 دقیقه بو من 4 دقیقه بو تنیا و 4 دقیقه بو زیاد از بیت روز و روال شهری و پرتال آلمانیا امی خسته یادی حیران و قلاو مناره سربرزکه هولیرو کباب و ماستا بچیجکه هولیرو بله و بیتاندم بیج گلوانه شربتی میویش یا کشمیشش هیا نیزکی روزی باک گورانی حسن زیره کن دخست زدمی او شر او شربته هبو من خاردوم متوا نزد حیران زور خوشویست لبرو نزد من لغریبی بیستم اون دا تاثیر دکتی که میجر بدنگی نمر رسول گری سالی 77 تاثیر که ایجار عجیبی لی کردم لحیران باسی غریبیش کرده و شامن نمای زودتر باس بکم عاشق تملی زور سپاس بو هستیم و او تشتی کوتاه اشاره پیکری هر چهار بشه کوردستان حسین مشترک دوستی و خوشویستی سوید محمد فرج پالانی زور سپاس بو فاکسی و عزیز خوشویست زانا عبدالرحمن لنرویش سپاس بو فاکسی و نمتوانی نوارکه که اشاره پی بکم زور داولی بودن که مظافر بهیا کانیا مزگین عمر سعید دلال جلال امینه جلالو زور سپاس بو فاکسی و نکارم همی بخوریم زانا جانی لأوستو نرویش خیراتنا میوانات کم سرکفتم زور سپاس باوکی هیوا و شال قیب نزنم باش نتوانم بخیرم زور سپاس عرض بید اوبسالا زکی سپاس بو فاکسا و بله میوانش با هندک از باور کم ببینیم سپاس بو هاتنا و دوستان من که داشت زوزو بخیرم که تنیا تو 3-4 دقیقه که کود بدوید نوبت کودش بدن بزیاد تو به ما بسته یا حیرانی است. من هر حیران قوی او دعوی کرو کسا خوشکار. بیکو هر دکتر شتک. نظام تو حیران کتی مقطع شبری. جان مامس. کوکتیل کبری. بله. باشه چیکار دارین؟ انگاری که پارچه گیرن چه نگویی؟ من اونم. بله. چی پارچه حیران؟ دوای داخل به بسکه دبین هر یک پارچه چی داره نماش. بله. او دزان هر وابو برنامه. بله. فرموده. جان. من خواهم زیده کم که خلاص بوده توا حتی هفته ده تو نوی مانک لخیر خوشی دامین خواتن لگل دوستان فرمو جان فرمو من سندر رنجینا دیسان درم بابا لپایق تخت گردیان و روح وارد دگرا بزم شایی دگر پرینا
ئەمن زەینێ خۆم دەدا دەستەی شای کەران تاقمێکی ژۆران یەک بە تاقی تەنێ لەوان لە بەریدا بوو کراسەکی شینە ئەمن لۆکەی فێدرێ خۆم حەزدە کردبوو ماروێران ئەویش بە هەزار نزمان بە هەزار ئۆینا لە بنەوە چاوی لە مندا گرتینە حەیران دەرێم ما من هەرزوم نەدەگۆتە پلکە پێ نابێتە هەستە بڕۆ ماروێران یا بە مردن یا بەژین جوابەکەم لە بۆ بینە چەتی و حەیران خەبەری دەناردن دێگۆ برێ کوڕە راوچی ئەم نیش لە بەرەوی مردی مەقەت چاگام لە خۆنینە بەرام بابم گەلک زاڵمە من ناداتە کوڕە شاریان دەرێ ئەوان دەستێ خۆ بەچی ژان گەرم دەکەنەوە لۆیە قەچ جێ بڕوە و متمانەینینایم خۆتان بدەنە حەیران دەرێم سبەینە سارا حەیران دەرێم برای نەبرادنی نەدەنگۆ وەرزێنە خۆتان بدەنێ حەیران دەرێم سبەینە سارا دەنگۆ وەرزێنە خۆتان بدەنێ لەسەر و پەرچەمێ نازار حەیرانەکەی من کەتیە هوردە خوسارا مەرێ لە ئەوامێ گوندێ مەوڕۆکە شاوی گۆوەندە لە من و لە نازدار حەیرانەکەی مەیان دوایی ئایامان و سەدامان چی بکەم وەڵا دەستێک بەردەیە ئای بەردانە sunshine.